سەردانی وەزیری پەروەردە بۆ کەرکووک پشتیوانەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خوێندنی کوردی لە ناوچە کوردستانیەکانم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز کامەران عەلی بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک. مامۆستا کامەران سڵاوتان لێبێتەوە، کاتتان باش. دەتوانین بڵێن سەردانی وەزیری پەروەردە بۆ کەرکووک دووپارتکردنەوەی پاڵپشتی بەردەوامەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە جارێکی تر بۆ خوێندنی کوردی لە کەرکووک؟ ئەم کاتی جەنابیشتان باش، دیارە پاڵپشتی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم شتێکی تازە نییە. لە دوای 2023ەوە کە خوێندنی کوردی لە قوتابخانەوە دەستی پێکرد کە ئێستا نزیکەی 550 قوتابخانەیە لە بەخچەی ساوایان و قوتابخانی بنەڕەتی و ناوەندی و دواناوەندی خۆی بینێتەوە. دیار بە پاڵپشتەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بە پێوە ڕاوەستاوە ئەو خوێندنی کوردی و پەروەردەی خوێندنی کوردی و پاڵپشتەکانی هەردەم بەردەوام بوونە لە تەجیزکردنی قوتابی و خوێندکارەکانمان ساڵانە بە پەرتووک نزیکەی هەموو ساڵێک نزیکەی 1 ملیۆن بەس پەرتووک دێتە شاری کەرکووکەوە لە ڕێی کۆگای کتێبمانەوە ئەگاتە دەستی قوتابخانەکان. و ئەوەی کە پێشتریش جەنابتان لە راپۆرتەکەی ئاماژەتان پێکرد، ئێمە بەس لەم کابینەیە نزیکەی 2000 مامۆستامان بە ئەوانەی کە پێشتر گرێبەست بوون و بە هەمیشەیی کران و ئەوانەشی کە پارساڵ بە گرێبەستیان بۆ کرا، ئەمانە چۆن لە پەروەردەکانی پارێزگاکانی کوردستان بۆیان دەکرێت بۆ خوێندنی کوردیش بەردەوام پاڵپشتەکان بەردەوام بووە بۆیان کراوە. بەڵام ئەمانایەوە نییە کەم و کوڕیمان نییە و تەڵان دەتوانین بڵێن بەس پاڵپشتەکانی هەرێمیش نەبووە ئێمە نەمانەتوانین بەردەوام بین. بەڵێ دەتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان چۆن کار بۆ خوێندنگاکان ئەکات لە هەرێمی کوردستاندا و بۆ مامۆستایان لە هەرێمی کوردستانە بە هەمان شێوەش کار و خزمەتەکە بۆ خوێندنی کوردی لە کەرکووک؟ بەڵێ بەبێ جیاوازی زیاتر ئێمە لە دوای 2014ەوە دۆخی هەرێمی کوردستان خۆمان نەزانین کە لە باری داراییان لە گوزەرانێکی باش نەبووە. بەڕاستەکەی نۆژەنکردنەوە کەمتر بووە ئیلا لە ڕێی ڕێکخراوە خێرخوازیەکانەوە کە ڕێکخراوی بارزانیە و ڕوانگەیە و ڕێکخراوی با بڵێن مامە هاتوونە ئەمانە کۆمەڵێ قوتابخانەیان نۆژەنگ کردوێتەوە بە سوپاسەوە. بەڵام حکوومەتی هەرێم هەردەم پێش بووە لە تەجیزکردنی قوتابخانەکانمان و لە با بڵێن پێدانی پەرتووک و میلاکاتمان هەمووی سەرجەم لەسەر حکوومەتی هەرێم بووە. نزیکەی 8500 میلاکمان لە مامۆستا و فەرمانبەر هەبووە تاکو ئێستاشەوە مانگانە کە هەمووچەکەی لە حکوومەتی هەرێمە بوومان دابین کراوە. ئەم پاڵپشتیانە هەردەم بەردەوام بووە و هەر شتێکیشی بۆ شارەکانی ترکرابێت ئێمە لێبێ بەش نەکردووە. چیتان هەبوو چ تێبینیەکتان هەبوو لە ماوەی ڕابردووە تا ئێستا کەم و کوڕێکە بوو بێ شتێک پێویست بێ بکرێ بۆتان هاوکاریەکە زیاتر بکرێت شتێکە پێویستە بۆتان بکرێ ئێستا بۆ باشتربوونی دۆخی خوێندنی کوردی و مامۆستایانی خوێندنی کوردی؟ بەڵێ وڵای ئێمە داواکارێکەمان ئەوەیە کە وەک چۆن مامۆستایانمان ڕاستە وەکو هاوپیشەکانی خۆیان لە حکوومەت لە کوردستان وەکو فەرمانبەری حکوومەتی هەرێمین کە موچەکان دواکەوتووە، هیوادارین لە ئێستا بەدواوەی تر موچەکان دوانەکەوێ و بێتە سەر ڕێچکەی خۆی. بەڵام ئەوەی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان زۆر زەرورە بەڕاستی بۆ ئێمە هەر لێرەوە لەم مینبەری جەنابتانەوە داوا ئەکەین بەڕاستی کەم و کوڕێکی زۆرمانەیە زیاتر لە 100 قوتابخانەمان پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. چەند زیاتر لە 10 قوتابخانەمان پێویستی بە ڕوخان هەیە، زیاتر لە 40 قوتابخانەمان بە 3 دەوام و 4 دەوام ئەکەن. یعنی ئەمانە هەمووی کێشەیە بۆ ئێمە، کێشەی باڵەخانە. بەڵام ئەمە وای نەکردووە کە ئێمە ڕاوەستین، بەڵام ئەمەش ئەمە کەم و کوڕەکانە بەڕاستی ئێمە ئەیکینە بەردەستی ئیداری شار لە شارەکەدا ئەیکینە داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە پاڵپشتێکی تەواومان بکا وەک چۆن بۆ قوتابخانەکانی هەرێم ئەو پاڵپشتی بەردەوام بۆ ئێمەش زیاتر بەردەوام بێ. بەڵام سەردانی وەزیری پەروەردەیشتان بە وەزیری پەروەردە وت لەو بارەیەوە؟ بەڵێ جەنابی وەزیر وادەیدا لە دوای سەر ساڵەوە ئەو قوتابخانەی کە کەم و کوڕەکانیان هەیە لە شتومەک و لە نۆژەنکردنەوە بە نووسراوی ڕسمی بەرزەکەینەوە بۆ جەنابیان و ئینشاڵڵا بڕیاریان داوە ئەو فەرمانەش لە سەرۆکی خۆی وەک لە ئەنجومەنی وەزیرانەوە لە سەرۆکی هەرێمەوە بڵام عەفوان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە کاک مەسرور دیارە
ئەوەی کردووە کە ئەو پاڵپشتیانە بەردەوام دەبێت بەڵام ئێمە من شتێک نەشارمەوە لە جەنابتان ئێمە داوامانەکرد دایمەن مامۆستایان بێبەشن لە ئیمتیازات و جامان نەکەنەوە لە فەرمانبەرانی حکوومەتی هەرێم دواتر جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور فەرمانی دا پارساڵ کە نابێ مامۆستایانی خوێندنی کوردی و فەرمانبەرانی خوێندنی کوردی بێبەش بن لە زەوی لە سوودمەند نەبن لە با بڵێن لە زەوی ئەو بڕیارە ئێمەی گردەوە کە سوودمەند بین ئێمەی جیان نەکردەوە بەڵام خۆشببختانە ئێستا لە دو ساتاکانەتی دوای ئەوەی کە ئەمڕۆ جەنابی وەزیریش ئاماژەی پێکرد و کە پشگیری خۆی بۆمان دەربڕی و ئێستا با بڵێن لە دو ساتەکانەتی ئەنجومەنی وەزیران لە ڕێی سەرۆکی دیوانەوە بەڕێز کاک دکتۆر ئومێد سەباح کە هەماهەنگە لەگەڵ با بڵێن وەزیری شارەوانیە و فەرمانی دابەزانەوەتە خوارەوە و بە فەرمانی ئەوەش کرا ئەبێت مامۆستایانی خوێندنی کوردی تایبەتمەندێکی خۆیان پێ بدرێت لە شارەوەکانی هەولێر سوودبەند من و لە ئاستی ئەو بڕیارەیە بێت کە جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور دایەتی بە سوپاسەوە بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردووە گرفتێکە بوو لەسەر بێبەشکردنی ژمارەیەک لە خوێندکاران لە سنووری کەرکووک ئەوانەی کە کارتی نیشتیمانیان کەرکووک نەبووە بێبەشەکران لە تاقیکردنەوەی دەرەکیم گرفتە چی بەسەر هاتەرۆکو خۆی مایەوە نەتوانرا چارەسەر بکرێیان چیەکرێ بۆیان بەڵێ وڵی ئەو گرفتە بەردەوامە بەس بۆ کەرکووکیش نییە بەڕاستەکەی بۆ شارەکانی دەوروبەریە وەک دیالە و سڵاحەدین و نینەوە و کەرکووکیشە ئەوانی کارتی نیشتیمانی وش نیشە جێبوونیان ئەوێ نەبێ و دوا بڕوانامەیان لە شاری کەرکووک تەواو نەکردبێ ناتوانین ئەزمونونەکانی دەرەکی بەردەوام بنتیایە یعنی ئەو کێشەیە لە بەغدادە بەڕاستەکەی ڕاستە ڕەبتێکی بە ئێمەوە هەیە و پەیوەندی بە ئێمەوە هەیە بەڵام بڕیارەکە لە بەغاوە دەرچووە ئەڵێ هەر قوتابیەک یان خوێندکارێک بیەوێت ئەزمونونەکانی دەرەکی پەرە پێ بدات یان ئیمتیحانی خارجی بدات ئەبێت دوا بڕوانامەی لە کەرکووک تەواو کردبێت و کارتی نیشتیمانی شارەکەش هەیە کە دانیشتووی ئێرە بێت بەڵێ بەڕێز مامۆستا کامەران عەلی بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک سوپاس کە لە کەرکووک لەگەڵماندا بووی